بناوی خوای گەورە و میهرەبان درود سەڵات و سەلام برژێ بەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویست و تکاکارمان لە ڕۆژی قیامەت محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. ئازیزانم خۆشحاڵین جارێکی تر دەبینەوە میوانی ماڵەکانتان لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە هەر جاری لەسەر تەوەر و بابەتێک خوای گەورە ڕەمەزان بکاتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان تاعەت و عیبادەت لە هەموو لایەکمان قبول بکات. بە هەمان وەکو جاری پێشوو بە میوانداری بەڕێز مامۆستا شەماڵ جەلال و هەروەها برایانی سروودبێش کە میوانی بەرنامەکەمانن چەند کاتێک لە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامدا لەبینە میوانی ماڵەکانتان. بەخێر بێ جەنابی مامۆستا و ئەو برا بەڕێزانش بە خێراتنیانەکەن جارێکی تر. پیرۆستترین شت کەوا دەستپێکی بەرنامەکەمان بێ مامۆستا چەند ئاەتێکە لە قورئانی پیرۆز لەلایەن برای بەڕێزمان کاک مەلا مەخدوور بفەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين. ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون إن في هذا لبلاغا لقوم عابدين وما أرسلناك إلا رحمة للعالمين. صدق الله العظيم. دەستت خۆش بێ خوا خوای گەورە پاداشتی خێر بداتەوە. مامۆستا معلومی جەناب تاین ئیسلام باسی هەموو شتێکی بۆمان کردووە. یەکێ لەو بابەتانەی کە زۆر بایغی پێداوە هاوڕێتی و برادەریە. برادەری کێ بکەین و چۆن هاوڕێتی بکەین و ئایا ئیسلام چۆن لە پێشا باسی برایەتی بۆمان کردو برادەری و هاوڕێ و ڕەفیق هەڵبژێرین بۆخۆمان. بە ناوی خوای گەورە و میهرەبان سەڵات و سەلام و درودی خوای گەورە لەسەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە و بابەتێکی زۆر گرنگ و پیرۆزە. داواکەم لە خوای تەبارەک تەعالی هیدایەت و تەوفیقی هەموو لایەکمان بدا بە مانگە پیرۆزە و مبارەکە نزیک بینەوە لە خوای گەورە بە تاعەت و عیبادەت و نۆژ و ڕۆژ و قورئان خوێندن و زیکری خوا و دەستخۆشی لە جەنابت و لەم کەناڵاکەین بۆ ئەم تەوەرە و بۆ ئەم بەرنامە جوانە. دەستان خۆش بێت خوا قبولی کە ئینشاءالله. بەڕاستی مەسەلەی هاوڕێتی زۆر پیرۆز و گرنگە چونکە وەکو لە حەدیسەکە فەرمێ المەرء على دینی خەلیلی یعنی مرۆڤ لەسەر دینی هاوڕێکەیەتی. خوای تەبارەک تەعالی لە قورئانە باسی هاوڕێتیەکات لە چەند مەشهەدێکە و لە چەند ئاەتێکە باسمان بۆ کات. یەکێ لەوانە فەرمێ بسم الله الرحمن الرحیم الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەت هاوڕێ و دۆست و خۆشەویست و برادر ڕەفیق هەمووی ئەبن بە دژمنی یەک ئیلا ئەوانەی کە متەقین لەخوا ئەترسن دەستی یەکتریان گردووە بۆ ڕێگای خوا بۆ ئیسلام بۆ دین بۆ جەنەت بۆ ئەخلاق و ڕەوشتی باش. ئەوە لە ڕۆژ قیامەت نابنە دژمنی یەک چونکە لە ڕۆژی قیامەت کە یەکتری ئەبیننەوە ئەم هاوڕێ بەو هاوڕێ برادر بە برادر دۆست بە دۆست بە یەکتری ئەلێ پێی ئەلێ خاصەتەن گوناهبارەکان خاصەتەن خراپەکان ئەلێ پەرژین بێ لەوانەی کە ئەمان بینی و جویان لێمانە ئەلێ بڕۆ بەلعنەت بی بڕۆ بە تووشی غەزەبی خوابی تۆ هاوڕێکی خراپ بووی تۆ دەستی منت گرت تۆ هانمتدا تۆ فێرمت کرد تۆ تەشجیعمت کرد بۆ خراپە بۆ گوناحە بۆیە خوا ئەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو ئەبنە دژمنی یەک
لە دنیا خەریکی مەلەزات و گوناحباری و خراپە و ئەمانە بوون لە ڕۆژ قیامەت ئەو هاوڕێ و دۆست و برادەری کەوا لەسەر یەک سفرە و لەسەر یەک مێز و لەسەر یەک ڕێباز و لەسەر یەک بۆچوون بوون بە خراپە لە ڕۆژ قیامەت چنێ لە دنیا ڕوحیان بەسەر یەک دەرەچوو لە ڕۆژ قیامەت ئەبن بە دوژمنی یەک چونکە لەوێ حەقیقەتەکان بۆ دەرەکەوێ کە غەڵەت بوون جا بۆیە ئەبێ ئێمەی مسلمان ئەبێ بزانین هاوڕێتی چی ئەکەین خاصەتەن لەم زەمانە زمانی خۆی خەڵکی ئەگەر لەبەر دینەکەش نەبوایە لەبەر عیب و عار و شەرم و حەیا لەبەر کەسایەتی و شخصیات و عشایر و هەنێ ئەخلاقی جوان هەبوو ئەو خەڵکە بینیە کرد ئەترسا جگە لە دینەکە سێرەکەی ئەگەر دیندارش نەبووایە لەبەر عیبە و ئەمانە نەیەکرد لەبەر کەسایەتی بەس لەم زەمانەیە بەداخەوە تووشی کۆمەلگایەک و مجتەمەعێک و کەسانێک بووینە هەندێکی سێرەکەی نە شەرمی لایە نە دینی لایە نە حەیای لایە هەتا بۆی بکرێ هاوڕێ و برادر و ڕەفیقی هاوڕێ کەسوکاریە بە بەرەو خراپە سێرەکەی دەستێگرێ بۆ چۆ دەستێگرێ بۆ ئەفعالی خراپ بۆ ئەتواری خراپ بۆ شۆنی خراپ بۆیە یەکێ لەو ڕووداوانە کە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زان هاوڕێ چەندێک گرنگە دعوات بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵێک کابرا دەمسپی و کەسایەتی مەکەی دعوات کرد بوو یەکێ لەو کەسایەتیانە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم کە دعوات کرابوو لەو شوێنە ڕۆیش نان بخوا فەرمی نانەکەت ناخۆم داواکاریەکم هەیە بەشکم جێبەجێ بکەی وتی چییە وتی ئاینی ئیسلام وایە و خواپەرستی وایە و دین وایە و شایەتمان بێنە بەخوای تەبارەک وتەعالا و کابرا ئیمانی هاورد کابرا باوەڕی بە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم دوای کەنان خورا و شایەتمانی هێنا و ئەمانە بوو بە مسلمان هاوڕێکەی ئەو هاوڕێی ئەو پیاوە کە ئیمانی هاورد چوو بۆ لای یەقەی گرت وەڵاو عەلەم ئەبوو جەهل بوو یان یەکێ لە سەرکردە کافرەکان بوو پێیوت تۆ چۆن ئیماندێنی بە محەممەد ساڵ تۆ برادر منی و ڕەفیق منی نابێ بڕیتە سەر ڕێبازی ئەوە ساحرە ئەوە سحری لێت کردووە ئەوە هەڵتی خەڵەتانەوە ئەوە هەزار قسەی بە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم چووە ناو مێشک کابرا و ناو مخێەوە و ناو دڵێەوە وای لە کابرا کرد هەڵگەڕایەوە لە دین پەشیمان بووە هەستا قسەی بە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم طعنی پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم خوای گەورە ئاەتێکی داگردە خوارەوە لە سوورەتی فورقان باسی ئەو موقفاکە يوم يعض الظالم على يديه هەردوو دەست خۆی پەنجەکانی ئەگازێ حەسرەت و نەدامەت و پەشیمانی ئەداتە سەر خۆیە ئەلێ یا وەیلەتە ليتني لم أتخذ يا ليتني يا ويلتا ليتني لم أتخذ فلانا خليلا خۆزگە فلان کەسم نەکردایەتە دۆست و برادر و ڕەفیقی خۆم لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني ئەلێ لامیدا گومڕامی کردوای ئەوەی کە ئیمانم هاور باوەڕم هێنا لە پێش چاوم بوو ئیسلام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەلێ چی ئەو کاتە خوای گەورە فەرمێ باسی ئەو موقفاکە ئەو زەلامە واوەیلا بانگەکە لێ لە ڕێگای حەق لامیدا قوڕی کرد بە سەرما دوای ئەوەی کە شایەتمان مێنا و چوومە ناو ئەو دینەوە هەڵمی گەڕانەوە جا بۆیە پێویستە برایان خوشکان باوک و دایک ئەبێ ئاگدار بێ بزانێ ئەولادی کوڕی کچی لەگەڵ چی هەڵەسێدا ئەنشێ لە قوتابخانە لە دائیرە لە ڕێگاوبان لە سەفرا لە دەرەوە لەم لاو لەولاد چونکە هاوڕێ ئەو تەسیرەی هەیە زۆر بەقەوت لەسەر ئەولاد لەسەر برادر و لە کوردەواری شارێ برادەر برای دەرەوە ئێمە لە ڕۆژگارێکە ئەژین جاران خەڵکی ئەوەنە یەکتریان خۆشەویست برادر یەکێ غەریب باتێت ئەمانە بران چونکە جلیانەدا لا یەکتری لە ماڵ یەکتری ئەخەوتن نمەکیان ئەزانی نمەک کەس نمەک حرامی نەئەکرد کەس چاوی لە ناموس کەس نەبوو کەس شتی خراپی نەئەکرد بۆیە پێ ئەوترا برادەر یعنی برای دەرەوەی ماڵ هەر برایەتی بەس چێ لە دەرەوەی ماڵ بەڵام ئێستا بەداخەوە هەتا تەماح و مەسلحەت و ئیشی پێت بێ لەگەڵتایە کە مەسلحەتی نەما ئیشی پێت نەما یعنی هیچ کارێکی پێت نەما سێرەکەی حیسابت بۆ ناکە هەواڵت ناپرسێ بەلات نایە هیچ ئیشێکی پێت نەما تەواو لەبەرەوەی مەسلحەت نەما بەڵام مەسلحەت هەبێ هاوڕێتە برادەرتە خزمتە هەرچیتە سێرەکەی شەو و ڕۆژ لە خزمەت دەستەکانت خۆش مامۆستاجان پێکەوە جۆراڵی پەخشانەکە بین لەلایەن برای بەڕێزمان کاک مەخدوور با فەرمێت بناوي خداي حكيم دانا خالق قادر حي توانا درود سلام لسر مصطفى هم آل أصحاب تاروجي جزا حكايتك محزون شيرين بوتان بيان كام جمع مؤمنين
ئەڵێن لە دوای وەفاتی حەزرەت لە دنیا نەما ڕۆیش بۆ جەنات حەزرەتی بیلال یاری وەفادار عاشقی حەزرەت ڕەسوولی نازدار چەند ڕۆژێ لە دوای وەفاتی ڕەسوول هاواری ئەکرد ئەی ناڵان لە دڵ ئەی ڕژان فرمێسک وەک تاوی باران جەرگی سوتابوو بوو بە بوریان فەرمووی شەرت بێ لە دوای ڕەسوولی سەماد تەرکی مەدینە بکەم من بە ئەباد دڵخۆشیم چی بێ لە دوای پێغەمبەر تاما بم وعد ببم دەربەدەر بۆ تۆ یا ڕەسوول الله تازە نەماوە ڕەسوولی جانی ئەی خودا چی بکەم لە دنیای فانی تەشریفی دەرچوو لە شار پێغەمبەر بە ئاهوو ناڵا ڕێگایدا لەبار ئەم دێ بە ئەو دێ ئەم شار بە ئەو شار تا لە شارێکە دانیشت بە قەرار تا شەوێک بە ئەمری خودای سوبحانی گەیشت بە خزمات یارەکەی جانی هاواری ئەکرد یا ڕەسوول الله ژینم زۆر تاڵە قەسەم بە الله لە دووریت سوتاوم هەر وەکو قەقناز فراقت سەختە بە فریادم ڕەز یا ڕەسوول الله سەری نایەبان ڕانی پێغەمبەر ئارام بوو دڵی لەو شوێنە یەکسار ماچی کرد حەزرەت ناو چاوی جوانی فەرمووی ئارام بە ئەی یاری جانی فەرمووی پێغەمبەر بیلالی شیرین مەحبوبی من و هەم خودای مبین لە دوای وەفاتم نەماوە سەدات بیرت چۆتەوە ئەو وەعد و وەفات هەڵسە بێرەوە بەرەو مەدینە بخوێنە بانگێ تۆ بۆ ئەم دینە حەزرەتی بیلال لە خەو هەڵساوە تەماشای ئەکرد بەم لاوە ولاوە هاواری ئەکرد ئەگریا بەشین ئەهات لە چاوی فرمێسکی ڕەنگین بە پێپەتی و بە ئاهوو ناڵا ڕێگایدا لەبەر کەوتە ئەو حاڵە ئیتر لە وەختی بانگی بەیانی هاتە شارەکەی ڕەسوولی جانی ڕاستە و خۆڕۆیشت بۆ مەرقەد ڕەسوول بە چاوی گریان بە دڵی مەلول ماچی کرد خاکی مەرقەدی حەزرەت نەما لە دڵیا هیچ هەموو داخ و حەسرەت ئەی گوت بە قوربان ئەم خاکە پاکە بووە بە شوێنی ئەم زاتە چاکە هەر هاواری ئەکرد یا ڕەسوول الله جەرگم سوتاوە قەسەم بە الله ئیتر دەستی کرد بە بانگ بەیانی بە دەنگی شیرین نەغمەی ئاسمانی کاتێ گەیشتە وشەی ئەشهەدوو خەیاڵی کۆنی کردو لە هۆشی خۆی چوو لە دەنگی بیلال خەڵکی هاتنە دەر شاری مەدینە گشت هاتە خەبەر وایان ئەزانی ڕەسوولی نازدار هاتۆتەوە لە خزمەت حەیی کردگار لە ناکاو حەسەن و حوسێنی شیرین هاتنە خزمەتی بیلالی مەتین ئەگریا بیلال ئەیوت ئەی خودا دوو نووری چاوی حەزرەت مستەفا
هاتون بولام دڵم سوتاوە لە دووری جەدیان ژینم نەماوە ماچیانی کرد بە دڵی گریان ئارام بوو کەمێک لە خزمەت ئەوان بەڵێ ئازیزان ئەم عیشقە پاکە عیشقی ڕەسوولی شاهی لەولاکە هەم ماڵ و گیان و ڕوح و ئەولادمان بەفیدای تۆ بێت تا ئاخر زەمان هەزاران سەڵەوات لەسەر ڕوحی پێغەمبەر هەم ئال و ئەسحاب تا ڕۆژی مەحشەر یاخوا دەست خۆش بێت بەڕاستی برمانەوە شاری مەدینە و یادی ڕەسوول الله عليه الصلاة والسلام و هەر لەگەڵ قسەکانی جەناب تایە کە برایەتی و خۆشەویستی و هاوڕێتی کە چەنێ عاشقی پێغەمبەری خوا بوو عليه الصلاة والسلام هەر لە دووری هاوڕێ و ڕەفیقەکەی بوو بیلال نەخۆش کەوت و وەفاتی کرد خوای گەورە لەگەڵ ئەوانە حەشرمان بکات مامۆستا ئەمڕۆ هاوڕێتی شیە بکەین بە کێ ئەوترێ برادەری ڕاستەقینە سیفەتەکانیان چی بێت بۆ ئەوی کەسێکی باش بکەینە هاوڕێ ڕەفیقمان ئەمڕۆ لەم ڕۆژگاری پڕ نەهامەتی و ناخۆشی و بەڵام موسیبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەیەکی هەیە ئەفەرمێ لا تصاحب إلا مؤمنا ئەفەرمێ هاوڕێتی کەسێک مەکە ئیلا ئیماندار بێ چونکە ئەو کەسەی ئیماندار بێ لە ترسی خوا لە شەرم لە خوا خیانەتت لێ ناکە بێوەفا نابێ بەرامبەرت زوڵمت لێ ناکە هاوکارت ئەبێ هەر کەسێ ئەم سیفاتانەی تیا بوو یەکەم ئیماندار بێ ڕووی لە خوا بێ نۆشک خوێن بێ مسلمان بێ ئاهلی دین بێ دووەمین کەسێکی بەوەفا بێ کەسێک بەس دەکات ئیش خۆی تۆی ویست وەکتر پێویستی پێت نەبوو بە ساڵش ئەو هاوڕێ نی کەسێک وەفای بۆت نەبوو کە وەفا بریتێ لە چی بریتێ لە خۆشی و ناخۆشی لەگەڵ تا بێ مووقفی هەبێ بەرامبرت کە پێویستت پێی بێ حازر بێ کە نەبوون بووی دەستت بگرێ کە لاتدا لە ڕێگا دەست بگر نێری بۆ گونەحباری بڕۆی کە فەقیر بووی هاوکارت بێ مەشاکرت هەبوو هاوخەمت بێ ناخۆشی و حزن و خەفەتێکت هەبوو بەشدارت بێ لەو خەفەتەیە ئەوە هاوڕەتی ئەمانە بکرێ هاوڕەتی کەسێک بکە سومعەتی جوان بێ هاوڕەتی کەسێک بکە کە لە خواوە نزیک دەکاتەوە هاوڕەتی کەسێک بکە کە لە حرام دوور دەکاتەوە ئەمە ئەبێ ئێمە هاوڕەتی ئەمانە بکەیت چەنەها ئافرەتی لەڕێ دەرکرد تەڵەبەی لە دەرکرد خوێنکاری لەڕێ دەرکرد بەس بەچی بە قسە بە تەسەڕوفی ناڕێک بە مەسلەحات بە بێوەفایی بە خراپە هەستا چی کرد ئەو هاوڕێی لە ڕێی چاک و باش لادا هاوردی بۆ ڕێگای خراپ بۆ لە بەرەوەی بە قسەکانی هەڵخەڵەتا و کەوتە شۆری جا بۆیە ئەبێ وەک جەنابەتنی ئەبێ بە بزانین هاوڕێتی چی ئەەکەین لەگەڵ چی هەڵەسی داعشین ئەبێ بە حیا بێ ئیماندار بێ سومعەت جوان بێ ڕێک و پێک بێ ئەخلاقی بەرز بێ بە وەفا بێ مەسلحەتی نەبێ ڕیاباز نەبێ خۆپەرست نەبێ ئەنانی نەبێ بەس دەکات ئیش و ئەلێ الصاحب والساحب ڕاتەکێشێ المرء على دين خليله مامۆستا و قسانی جەنابەت چیرۆکێکی بەیادم هێنایەوە دوو هاوڕێ هەبوون زۆرێکیان خۆش شەویست بەڵام هاوڕێتێکیان لەبەر خوای گەورە بووە و دیارە هامۆشوکردنیان و هەموو شتێکیان لەبەر ڕزابوونی پەروەردگار بووە ئەلێ دانەیەکیان وەفات دەکات ئەم برادەرەی تری زۆر پێی متەئەسرە بێ زۆر خەفەتە خوا دوای چەند ماوەیەکی زۆر ڕۆژێک لە ناو کۆمەڵی هاوڕێ ڕەفیقی خۆی دانشێت ئەڵێ مۆبایلەکەی داتە دەست برادەرێکەوە سەیرە ناوەکان ئەکات دیارە سقە و متمانە هەبوو ئەو کاتە وەک ئێستا نەبووە کە حرمەتم هەیە بۆ ئەو برادەر و هاوڕێ ڕەفیقانەی کە ئێستا زۆرێکی تووشی گوناه و تاوان و بەرەو خراپە ئەدبا وتی سەیری ناوەکانی کرد لە ناو مۆبایلەکەیەکێ لە ناوەکان کە نووسرا بوو ئەو هاوڕێ مردووەکەی بوو کە چەندێک پێش ئێستا وەفاتی کردووە وتی بە خاوەن مۆبایلەکەیان و دوتیان کاکە ئەو کوڕە چەند ساڵە مردووە تۆ ناوەکەت بۆ نەسڕیوەتەوە لێ دەستی کرە گریان چیان چی بووە وتی واللهی بۆیە ناوەکەی ناسڕمەوە بە بەردەوام کە دێم سەیر مۆبایلەکانەکەم لە سەر هەمووی ناوەکان نووسیەتی بۆ یەکەمین ناوەکەی بێتەوە بیری وتی هەر کاتێ ناوەکەی بینم دوعای خێری بۆکەم وەفاان بۆ ئەو برایەتی و خۆشەویستەی کە هەمان بوو قەت لە بیری نەکەم بۆی ڕۆژانە دوعای خێری بۆ بکەم جەنابەت بەسەر هاتێک شتێکی خۆش ئەگەر هەبێ لەسەر هاوڕێ برادەری یاخود لەسەر تا یەکی لەوانە ئەفەرمێ یەکی لە عالمەکان بەرنامەیەک ئەفەرمێ هاوڕێ و برادەری باش زۆر بگرن چونکە لە ڕۆژی قیامەت
ها خواي قورة بس إلك أفرمي فما تنفعهم شفاعة الشافعين يعرفون فما له من صديق حميم صديق ها بعدك باشا شفيع ولا صديق حميم عليه الصديق يعني الروج قيامات كدا أنشن لبهشت هاوري كان ديارني لتشوية لعذاب لجهنم بناحي هني بسيطي هي داوال لخواي تبارك وتعالى كان بويا أو عالماء فرميها تابوت أنا كريه هاوري باش خوشتان بويا هاوڕێتی بکەن لەگەڵی هەستن و دانشن لە دڵەوە خۆشتان بوێ چونکە ئەگەر هیچ بەکەڵکردنەیە لە ڕۆژی قیامەت ئەلەو شۆنە کە دائەنشن باسی دنیا ئەکەن ئەلێن فڵان کەس هاوڕێمان دیار نییە ئەلێن وەڵاوە عەزابەخوا لە جەهەنەمە ئەلێ خوایە لەبەر خاتر ئێمە یەکەم بە لوتف و کەڕەمی خۆت دووەم لەبەر خاتر ئێمە ئەو هاوڕێمان بۆ دەرکە لە جەهەنەم خوای لە گوناحەکانی خۆش بن خوای گەورە فەرمی ئەوە کابرا مسلمانە بەڵام تاوانی هەیە ئەوە لە تاوانەکانی خۆش بم لەبەر هاوڕێکان على وكات أهلي جهنم تمناك أن أنا خوز قاية مشاريك ما نبغى لي تكفيلك بارك على أهلي جهنم حسرتك يشن ندامتك يشن على خوز قاية مش هاوري واباش ومسلمان إيمان دار معنا بواه جابوا هاوري باش بو الدنيا وقيامة بس كانت خوش به أتينا ولاي بران بو سلمة وستاي شيك بافرم عزيزكم پیغمبر جان تو پیام هینی باری رحمتي بوقش جهان شوقي وظلم تاري يا حبيب الله بلين بهتاك وهم بو أبينت شيدابم لبينا وربازيتو يا رسول الله بمال سرف دابم أي محمد عاشق من بدلتم خوش دوي بو روجي حشر عريان بو مان بكتك لوي يا رسول الله أي حبيبي ضلي من آزي سر لدودي دم يا رسول الله لن يوباغي بهجدام لقلتو ببينها ودم الله الله خوايا دل زور مبتلايا الله الله خوايا دل زور مبتلايا عاشقي آل بيتو عاشقي آل بيتو شاي رسول الله يا شاي رسول الله يا أمة هرهم بن بقرباني قرباني وتيشيري نجواني قرباني دستو بنزوني شاني الله 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 خوايا دل زور مبتلايا الله الله خوايا دل زور مبتلايا عشقي آل بيتو عشقي آل بيتو شاي رسول الله يا شاي رسول الله يا ما دينا بوا بمنزل قي أو فردوس جبوا بأرم قي أو إما شهر مامين لسر قي أو الله 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 خوايا دل زور مبتلايا الله الله خوايا دل زور مبتلايا عشقي آل بيتو عشقي آل بيتو شاي رسول الله يا شاي رسول الله يا شونك محمد رحمتي خوايا ريقايرونك ونريد
تێدایە باسی ڕەحمەتی کۆتایینایە الله 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 خوایە دڵ زۆر مبتەلایە الله الله خوایە دڵ زۆر مبتەلایە عشقي آل بيتو عشقي آل بيتو شاي رسول الله يا شاي رسول الله يا خوای گەورە فەرمووی ڕەوشتی پاکە ڕەوزەی نورینی گەش و ڕووناکە دڵ بۆ بینینی گەلێ مشتاقە الله 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 خوایە دڵ زۆر مبتەلایە الله الله خوایە دڵ زۆر مبتەلایە عاشقی ئەل بەیتو عاشقی ئەل بەیتو شای رسول اللهە شای رسول اللهە یاخوا دەستان خۆش بێ و خوای گەورە بیکاتە تەرازوی چاکەکانتان بۆ قیامەت. زۆر سوپاس بۆ ئامادەبوونی مامۆستا و میوانە بەڕێزەکانم و زۆر سوپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کەوا بینەرمان بوون. خوای گەورە تاعەت و عیبادەتی ڕەمەزان لە هەموو لایەک قبوڵ کات و خوای گەورە تاقەت و توانامان پێ ببەخشێ زیاتر و زۆرتر عیبادەتی بکەین و ئەمن و ئەمان بۆ شار وڵاتمان بگەڕێنێتەوە و خوای گەورە شفای هەموو ئەو نەخۆشانە بدا کە بەدەست ئازار و نەخۆشیەوە ئەناڵێنن. تا ئەڵقە و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین. السلام عليكم ورحمة الله وبركاته.